ئەم کاتتان باش بەڕێزان دۆستان و هاوڕێیانی هێژە دڵنیام زۆربەتان لەگەڵم هاوڕان کە وێڕایی هەموو ئەو قسانەی کە کاک یەحیا و کاک چەتۆ لەم پۆدکاستەوە کردیان، بەڵام هێشتا پرسیاری زۆر و تەمومژی زۆر بە دەوری قەزەی مەمۆ هەیە. پێم حیف و بەڕاستی ئەو مەلەفار ئەوانی وە چڵ بەجێ بێڵین و باز دەمەسەر باسێکی تر. ئەمڕۆ کاک ئارام عوسمان لێرە میوانی ئەمەیە. کاک ئارام لەو بەشانەی پێشتر چێوەی کاک چەتۆ چێوەی کاک یەحیا زۆر جار ناوی هات، بەس بۆ بەشتاوڕوونی ئەبێ ئەوە ڕوونکەمەوە کە لەم چیرۆکە دوو ئارام هەیە. ئارامێکیان ئەم کاک ئارامەیە کە ئێستا لێرە میوانی ئەمەیە. کاک ئارام برای کاک یەحیایە و برای شەید داودە. ئەو کەسەیە کە کاک یەحیاڵێ وەختی گەشتمە ئەبوو غرێب بە دایکمان جوابم نادوتم ئەمن ڕسمیان گرتووی بۆ دەگەڕێن بڕۆ خۆت بشارەوە، بەڵام نەڕۆشت هەتا گیرا و دوای ئەمیش چۆ ژووری عەدام. باسێکەی نێسا چۆن چۆ ژووری عەدام چۆن ڕزگاری بوو. ئەویتریان بوو لازم ئارامە کە گەنجشی خەڵکی مەخمور بووە، نردویانە بۆ یەمەن. ئەو وەختە دوو یەمەن هەبوو، یەمەنی جنوبی و یەمەنی شمالی، یان یەمەنی باش بیرم نەماوە یەمەنی دیموکراتی و ئەویان عەلی عەبدوڵڵا ساڵح سەرۆکی بۆی لەم ساڵانی دوایی کوژرا. ئەویتریان عەلی سارمێک بێڵ بە ئۆفتا ئەو یەمەنە سەر بە یەکێتی سۆڤێت بوو لە فەلەکی یەکێتی سۆڤێتە و ئەم وڵاتانی ناو یەکێتی سۆڤێت ناو فەلەکی یەکێتی سۆڤێت هاوپەیمانەکان یەکێتی سۆڤێت شیوعەکان ئەیان توانی بڕۆن لە وڵاتانە لە زۆر وڵاتی تری لەو جۆرە. دەورەی عسکەری و ئەوانە هەبوو. ئەنجا ئەم ملازم ئارامەش چوو بوو لەوێ 2 ساڵ وابزانم دەورەی بینی بوو، پاشان هاتەوە هەولێر. هەردوویان چالاکی بکە ئالەو چالاکی کە کاک یەحیا باسی کرد، شتێکی پوچی بێمعناش و ڕاستەکەی لەوێ تێدا چوو. ئەمڕۆ لەگەڵ کاک ئارام هەوڵە دەین خاڵ بخینە سەر هەندێک لەو پیتانە و هەندێک ئەم تەمومژی سەر ئەم قەزەیە تۆزێک ڕوونتر بکەینەوە. چەند من دڵنیام کە ناگەینە وەڵامی پرسیارە سەرەکیەکە، پرسیاریەوەی کە مەمۆ بۆچی ئەم کاری کرد، پاڵنەرەکەی چی بوو، ینی هەر ئەوە بەسەکە بڵین ئەم کەسە بڕیاریدا خیانەت بکە لە هاوڕێکانی، پارەی وەرگرتیان نازە. من هەستەکەم ئەو وەڵامانە کافی نین. بەرحەڵ ئەمڕۆ محاوەلاکەین لەگەڵ کاک ئارام وەڵامی هەندێک شتی ترمان لەم دەربارەی ئەم قەزەیە دەست بکەوێت. دڵنیام ئێوەش زۆر پرسیارتان لە دروست بۆ دەربارەی ئەم چیرۆکە. کاک ئارام بەخێر بێی. سەلامەت بیت. کاک ئارام با هەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم. تو بە خوێندنەوەی خۆت تۆ یەکێک بووی لە کادیرەکانی ڕێخستن. لەو کادرانەی ڕێخستن بەس جەنابی شت ماوی ئەوانی تر تیاچوو و یەکێکی لە شایدە گرنگەکانی ئەم قەزەیە لەبەرەوەی وەکوتم هەم لە ڕێخستن بووی، کادری ڕێخستن بووی و بۆی براکانیش تۆ ئیتر لینکت لەگەڵ ئەم مەفرەزەی پێشمەرگەیە هەبوو. بە خوێندنەوەی خۆت مەمۆ بۆچی ئەم ئیشەی کرد؟ خۆی بەڕای من ینی تەسیری مادی پارە وای لە مەمۆی کرد کە ئەو کارانە بکاتە کە کاتی خۆی ساڵی 1970 پێنج ئەوانە 76 بووە کە عیلاقەی مەسوولی کۆیە بووە، پەیوەندی لەگە ئەمن بەستایە و تاقیقی لێکراوە ئەو کە دەرکرا لە حیزب بۆ مادەوەی کردی ئەو وەخت بۆ پارە. ئەوە یەکلا بوو بۆ کە بۆ پارەوەی بە پارەوەی کردی ژن و پیاوێکی بەگرتندا بوو وەختی خۆی. بەڵێ ئەوەی 76 نازم ساڵی 78 یا 79 دوو ئافرەتی عەرەب دێنە ماری فەهیمی خوشکی کانەبی وابزانم یا ماری عوسمانی ئامۆزای کانەبی گەورە. یارە چیژۆش بە حکمی ئەوەی ئەوانە خوشکی و ئامۆزا ئەوانە هەم عوسمان گیرا هەم دوو ئافرەتەکەش گیرا ئیعدام کرانەوانە. ئیعدامیش کران؟ ئیعدام کرانەوە دوو ئافرەتە
عرب بوون هاتبوون التحاق بکەن بێنە سەرێ شوعی بوون ئەوانە ئیعدام کران پاشان مەمۆ کە هاتە سەرێ دەست سەرێ لەوێن درێکە ئێوارە دەبی دەگاتە مەقڕی وەختی مەغریب دەبی ئەوە پاش مەغریب دەبی دەگاتە ناوزەنگ کە دەگاتە ناوزەنگ ئەو کادرانەی پێشترێکە مەمۆی دەناسن و ئەوە حزبی تازە مەقڕی کردبووە لە ناوزەنگ دەرێن نابی مەمۆ لێرە بی ئەوە ئەمسی ساڵی 79 ئەوانە دەرێ نابی مەمۆ بێتە ئێرە نابی لێرە بنێ بینەوە بەردە دەبی دووە مەقڕچکەیەکی خۆمان هەیە پەیوەندی بەوان دەکەم برادرانی سەرکرداتی لێ دەوێ دەرێن کاکە دەریکەن کاتا خەبەرەکە دەچی و دێتەوە ئەوە درنگتر دادێ دەرێن کاکە اتفاق دەکەم با ئەو شۆ لێرە بی بۆ بەیانەکەی دەری دەکەن لە مەقڕی دەرن بە شێوەیەک نابیەوە ئێرە ئەم کابراایشتی لەسەر ساغ بۆ تۆ وەکو تۆ باسیەکی ئەگەر ئەو قەزەی پێشتری لەسەر ساغ بۆ تۆ ئێستا بە پێی خۆی هاتووە بۆ شاخ نانگرتە بە حکمی ئەوەی کارەبی گەورەکە لێ بۆ زاوای کانەبی بۆ هەندێ برادر و خزم و دۆست و عەتفیان لەگەر هەبووە نانگرتە ئیتر تویتە مەهابات لێ ماوەک ئیشی سپیکاری کردی و لای دیموکرات بۆ ئەوە بووە دوای لێ هاتەوە دیسان هاتەوە مەقڕی هاتەوە مەقڕی دیسان دەریان کردە تویتە ناو سۆشیالیست ناو حیزبی سۆشیالیست ناو حیزبی سۆشیالیست ماوەک لێ بکە پێشمەرگە پەرەیسەند و ئەوە بوو ساری 1970 هاتەوە بەستی شڕغی ئێرە دەشتی کوێیە مەسوول ڕابەر سیاسی قوەی زورگەزراو بوو لەکن نایف و داهامی برای فارس باوە لە حزبی سۆشیالیست لە حیزبی سۆشیالیست لەگەرەوان بوو دایمان لەگەر کوڕێک نەگەڕانایی بێکەس بوو قادر تەتەراوان پێ دەمەناسی بە شەخسی ئەویش بزر بوو ژیرا بزر بوو کەس نەیزانێت چی لێ هات ئەویش لەگەرەوی زۆر دەگەڕا برادراتی وەی بوو ئەوجا بە پێی ئەو مستەمسەکانەی پاشی ئینتیفازا کە لە ماری مەمومان گردیانی هینامان مەمۆ نامەکی نووسێ لە بۆ ئەمن لە بۆ ئەوەی سەدامی ئەوە دوایی دێنە سەر ئەو نامێ ئەوە ئاگام لەو نامەیە هەیە بەس من هێشتا وەڵای هەر بۆم پرسیارەکە ئارام ئاخر ئەم پیاوە وەختی مناڵەکانی خۆی بە ناوی سەرکردە بەناوبانگ دامەزرێنەرەکانی حیزبی شیوعی ناوناوێ کوڕەکانی کچەکەی بە ناوی ئۆرگانی شەفیکەکانی ڕووس ناونابێ ئاخر معقولە ینی بۆ پارە ئەم هەموو برادری خۆی بنێرێ بۆ یادام نازم هەستەکەم من هێشتا جوابی ئەو پرسیارم دەست نەکەوتەوە کە دەرکەمەوە بەشێکی ئەمەی لەگەڵ خۆی بردە ژێر گڵەوە کاک خۆی هەم پارە هەم ئینتقام لە حیزبی شیوعی وەرگرتەوە بەس لە چێ کردەوە ئینتقامەکەی وەرگرت لە کەسوکاری لە کەسوکاری خۆی ئەو عائیلانەی کە زۆر پەیوەندی لەگە ئەو عائیلانە هەبوو کە پێداگریان کرد بۆ بێتەوە ناو حیزب هەم ماری مندارەکانی عەوڵا ڕابی برین برازا و کوڕی و خزمەکانی برای جاسم خەیلانی هەم ئەو مەجموعەی کە لەگە عەباسی بوون یعنی مام سەعدی یەک لەوانە بووە دەرێ بە پشتی خۆم بە وراغی گەنمم بردیە لە ئاشی لێم کردێ مەمۆ هیچیان نەبوو ماری مەمۆی لۆم کردینە ئارد لۆم برتەوە مارێ گەنمی خۆم لۆم لێ کردینە ئەوە یعنی عائیلەکی ئەوها ماریمە بە حکمی ئەوەی پلکم لەکن ئامۆزای بووە ئامۆزای لەکن مامم بووە کچی مامم لەکن کوڕی ئامۆزان یەک عەشیرەت بووینە عیلاقەی ئیجتیماعی و ئەوەی لە گوندی پێکەوە بوونێ دووە ئەوانە ماری مامی لە گوندی بوو ئەوان لە خەڵکی داڵداغانێنە بەخۆیان گوندی داڵداغان نەکێ گردە ڕەشی ئەوانە ئیتر ئەوانە سیقەکێ ئەویان پێ بووە ئەوە بوو بەڵام ئەمە وەک تەنزیماتی حیزب ئەوە سیقەمان پێی نەبوو کە دەوانزانی چییە کاکرەکەی چییە ئەوانش گەنج بوون مەجای لە ئەمن لەگەر ئەم ڕێکرد بوو ئەوە مەجای لۆ کردبوونەوە تەواو یعنی بتوانم با کەیف خۆیان بگەڕێن بە حڕێت بسوڕێنەوە ئەوە بن ئەوان برادر بوون پێش ئەوە ینی مەسەن لە دەرەوەی کاری حیزبی برادر بوون برادر نەبوون ئەوە پاش ئەوەی هەفتاوسێکە شەڕی دووەمی قەندیل شەڕی یەکەمنا ئیپشتاشان شەڕی دووەم پاش شەڕی دووەم پاش کە ئەوەی ئەمە ئیسحاب ماکردم لەگەم لازم خدری بووم ئەو وەختی لە ڕۆسیە ئەمە گوتمی لا لەگەر مەفرزەی دەڕۆم لە بۆ قەندیلی لەگەم لازم خدری چوومە قەندیلی کە ئیسحاب ماکراتینەوە کۆنە شەڕەکە کۆتایی هاتواتینەوە کۆنە لاجانێ و بۆ کاک مەسعود دیوێن دەرێکە قسەی لەو هەموومان کرد
لێ بوو کاگدریس لەگە کاگدریسی ئەمچینە هاتمە کوردستان لە ئەمن لازم خدر دە پێشوەرگە لەگەر لازم خدر ئەوانیش تقریبان 12 پێشوەرگە بوو هەتا نێزیک بۆ لێ هاتین گەڕینەوە چوونە شێخ شێرۆی شەوێ لە شێخ شێرۆی ماینەوە باسی شەڕی وەختی یەکێتیەکەی شەڕی یەکێتی پاشان گەڕینەوە برین لۆلان و دەراوێ و ئەوانە ئەمە هاتینەوە منتقەی بارزان دوایە مەفرەزێک لە ئیمە و لە سۆشیالیست قووەتەکەی گەورە هاتینە خوارێ هاتینە ئێرە بە ئەوەی بیستانە ئەوانە تووشی شەڕ بوون لە بیستانەی لە پونجینێ ئەمن و مامۆستا کۆچەر و مامۆستا ڕەوەند لە مەفرەزەکەی دابڕان هاتینەوە ناو هەولێرێ هاتینە گردەڕشێ وێچینە مامزاوی دوایش هاتینە هەولێرێکە ناو شاری کە هاتینە ناو شاری مەفرەزەکان دوسێ شەڕیان کرد لەگە یەکێتی و ئیهۆر دوولایەن قووەتەکە زۆر تەنجی پێ هەرچندرا ئیهۆر دوولامان سۆشیالیست و شووری پێکەوە بوون هاتنە ناو شاری قووەتەکە هەموو تقریبا 200-300 پێشمەرگە دەبوو هەمووی هاتە ناو شاری بەچەکەوە یەک لەوانە ئەوە سێد ئەوڵا کەردزی مایە یەک لەوانە ئەو بووە دکتۆر ڕەشید شەید کرایە برێن ئەی بۆ هەولێرتان نەگرت وەڵایە ئەو قووەتە گەورە هەمووی هاتە ناو شاری ئەمە قووەتەکەی خۆمان ئەمە تەوزیعمان کرد لە مارە هاوڕێیان دوایە سۆشیالیست گەڕانەوە بڕیار بوو ئەوان بە سارێکی ڕۆیشت بوون نازانکو و ڕۆیشت بوون ئیمە بڕیانیاندا بوو عەلا ئەساس بەلۆریەکی بێن لە بۆ ناو هەولێرێ دیارە پێشمەرکان مەمۆ چۆ لەگە مەفرەزەکەی گەڕا بوو ئەوە بوو لەوێ عیلاقەی برادەراتی و زیاتر و پتر کرد بوو لەگەریان دیارە مەمۆ جێ لێ بووە گوتی ئەوانە بەلۆریتر ڕاست خەبەری ئەمن دەداتر دەرێ ئەوە قووەتەکە دێ ئەوە عومەر حەسەن هەرستی کەمینی جادەنێتەوە لە بینی مەعمەڵقەی ڕوو مەزعیشیە یەک لە جاشکانی برین عومەر حەسەنی ڕەسەن خەبەری ماری محەممەد کەریمی دەدا لەوێن دەرێ برای ئەبوو ڕاستی خەبەری وی دەدا دەرێ زوو خۆتان بگەینە ئەو جەماعاتەی نێن لە بۆ هەولێرێ و کەمینمان داناکەوە ئیتر محەممەد کەریم دەستە ماریمە ماریمامە لە گردەڕشەی بوون بارمان کرد بوو یەکێتی دەری کردبوون لە گوندی لە ترسی یەکێتی یارات بن هاتبین عومەر خانیمان کرد بوو ئەو زەمانە یەکێتیم فۆزاتی هەبوو ئیتر بابم دەڕوا لەگە محەممەد کەریمی لۆ لە تفاوەی بچی پیان برێن نێن وەڵا ڕان دەگرن دەکەونە ناو کەمینەکەی ڕان دەگری عومەر حەسەن بابم دەناسی دەرێمام عوسمان دەچێت چێن دەریاوە ئەوش دەرێ خاری منداڕان نەخۆشە لە لەتیفاوەی دەچینە ماری خاری دەرێ وەڵڵاهی مام عوسمان وە نییە بەس چ برێم عومەر دەڕواتم بابم لە دووی چەتۆ و یحیای برام لەگەر سوورەی بەلادەی ڕاست دەچن لە دووان ئەوانش دەچن بۆ هەماشت کە دەچن ڕان دەگرن ئەوە عومەر حەسەن دەرێ یحیاوە دەچێت چێ یحیاش عینی قسەی باوم دەکات دەرێ خاری منداڕان نەخۆشە دەچین وێن دەرێ کنی دەرێوانە شێ دەرەوە برادەر من و خزممانە دەرێ وەڵڵاهی وە نییە بەستان لێ بکەم عومەر حەسەن وەخت خۆی لەگەرمە تەلە بووە لە گردەڕەشەی لە سلفیەکی ابتدایی هەتا چوونم تەوەستەی ئەو شەوی باران با لە مارێمە بوو ئەو خەرج کوونە گورجێ بوو مەکتەبی لێ نەبوو کوونە گورێک وەبی وەڵڵاهی وە نییە بەستان لێ بکەم بڕۆ ئیدی بەخۆی تەقەی کردبوو تەقەی کردبوو کەمینەکە بەتار بوو ئەوانیش نەهاتن ئیتر پاشێنێ بەڕێگی مەفرەزەکە گەڕاوە سەرێ کە گەڕاوە سەرێ لەوێ بیر دەکەن وەکو مەفرەزەچکە بنێرنەوە ناو شاری قاتع بیرەکاتەوەکو ئەبوو حکمەت و کانەبی ئەوانە دیارە مەمۆش دەستەوێن دەرێکە دەرێن پاشا مەمۆ وەک پێشمەرگە ئەبوو حکمەت بڕیار دەدا دەرێ وەک پێشمەرگە وەرێگرنەوە محەلی و حیزب ڕازی نابی دەرێن ئەبوو حکمەت ئەوە ئەمنە دەرێنا لە بۆ خەت تەمینکردنی منطقەی زرارەتی و ئەوە ڕێگاوبان ئەتا شارەزا دەبن ئەوەریگرمەوە وەرێگرتەوە هەرچەندە حیزب وەک تەنزیمات ڕازی نەبووە حزب رازی نەبوو ئەبوو حکمەت وەک قاتعی عەسکەری ئەبوو حکمەت ناچار بووە قبوڵی بکاکە ڕێی گەیشتم لە بەرەوەی ئەم برادرانەی ئێوە زەختیان لێکردی بوو ئەوانش گۆی بیان مەمۆ یارمەتی نامیان نووسیوە و تویان ئەگەر وەرنەگیرێتەوە ئێمە وازەێنین لە حیزب شتی وا هەیە شتی وا من جێ لێنەوە ئەم مەفرەزەیە هەڕەشیان نەکرد و بڵێن ئێمە
با داوان کرد بگوڵ مەموو یارمەتیمان دەدا پێویستیمان پێەیە ئەوانە خۆیان داوان کردبوو ئەبوو حکمەتیش هاوڕا بوو لەگە قسەکان مەجبور بۆ ڕازی بێ لەبەرەوەی ئەم مەفرەزەی عسکەریە و ئەوان مەفرەزەی عسکەری بوو ئەوانەی ناردبووشیان عەباس سەرلق بوو شەید بڕیار مەعاونی لقەکەی بوو وەختی خۆی لقەکەی بوو داود سەرپەل بوو شەید سەرباز سەرپەل بوو لە لقەکەی هەر ئەوانەی هاتبوون هەموو مەسئولیەتیان هەبوو لەناو لقەکەی دەشتێ و لێرێ ئەوە بوو مەسەلەکە ئیدێ مەفرەزەکە هات بوون و ئەو ڕۆژی یەکێتی لە سەفی مەلاقەرە لەگەر ماری سێدقەهاری لە کوران تووشی شەڕ بوون فۆزات بوو لەناو کوران شەڕیان کرد مەفرەزەکە ئەو ڕۆژی برای مەمووی ڕەشۆ هینا بوونێ ماری بابم لە عیعمال هەر هەمیان ئەوە سەفی مەلاقەرەوت لەگەڵ شێ تووشی شەڕ بوون لەگەر جۆشکانی ماری سێدقەهاریم کێ هێنا بوونێ ماڵی ئێوە ڕەشۆی برای مەمووی بەجێبی لە دەربەندی سەیدی ڕاهی نابوونی ڕاستی نەبوونێ ماری بابە ئیدی لەوێن دەرێکە گوتیان مەفرەزەکە هاتیەوە ئەمە چین ئەوانمان نەدید لەوێت لە بۆ ئەوەی شوێنیان لە تەمین کرد هەر کەس تەوزیع بوو داود لە ماری خۆمان نمابوو لە مارەکەی بەرامبەر مە ماری هاوڕێک خۆمان بوو چی بۆ وێن دەرێکە ئەوان تەوزیع پێمان گوتن کاکە ڕاوەستن ئیشەکان زۆر بەعەجەلە مەکان هەتا ئەمە شوێنتان لۆ دەبینینەوە جێتان لۆ تەمینەکەنەوە ئێوە هەموو جارەیەک دیگرە بنەوە ئەوە بن وەتیان باشە پاش ماوەی لە دەستەمە دەرچوونەوەوانە بەڵام تعلیمات بە ئێوە درابوو کە هاوکاری ئەفرەزەیە بکەن بەڵێ ئەوە لەوێندری مامەسەڕەوەند کە لە سەرێ بوو گەڕاوە گوتی هاوڕیان پێیان گوتنە مەفرەزەک دێتە ناو چی جیان لۆ تەمین کرد چی پێویستەشیان پێ هەبوو لۆیان تەمین کرد پێیان گوت بووین ئەوان پێوکە ئەوە بوو پاشا کە ئەوان بۆ شێوە تەسەڕفاتیان کردو ئەوە بوو دەنگۆ بڵاو بۆ داودی وا دەبینین لە بازاڕی لەگەر فرانی لە تاجیلە شەی سەرباز و فران لە فران زیمان دیتنە ئەوە مامەسەڕەوەند هەسان نامەچی نووسی لە بۆ سەرێ وتکا کە پێویستە ئەوانە بە زووترین کا سەح بکەنەوە لەبەر ئەوەی ئەوانە توش کارە سات دەبێ هەم ڕێخستەکان توش دەکەن ئێمە ئیستعدادمان نییە چیتر بتوانین شوێنی خۆمانیان لە بۆ کەشف بکەین شوێنی کەوادیر و مارەت ڕێخستەکانی خۆمانیان و کەشف بکەین پیان نیشان دەین پێویستە سەحبیان کەنەوە ئەو بێ کاگەحیاڵێک ئەڵێ گوایە تۆ و برادەکانی ترت مامەسەڕەوەند و ئەوانە هەتا لە کاگەحیا تووڕە بوون و توتانە بۆچی جێی حەشارگەی ئێمە بەوانە پیشاندەی بۆ مەفرەزێ ئەمە کەتان ناخۆش بووە کە خۆمە بە حقیقت گوتمان هەندێک شوێن هەیە برامی تێدا بوو ئەوە بە حقیقت ئەمە شوێنی خۆمان هەبوو ینی شوێن تایبەتمان بۆ نمونە ئەمن شوێنمان هەبوو لەسەر باقی ناو بازاڕی لەسەر پشتی باقەکەی ناو بازاڕی شوێنمان هەبوو ئێوە نەتانویست کاگەحیا لا ئەمە بەوانمان ئەو شوێنانەی ئێوە پیشانی ئەوان بدا شوێنی خۆمان نەک ئەوە یحیاش نەیدەزانین من لە شوێنە خۆ اختفا دەکەین برا پێشمەرکان کەس نەدەیانزانی کۆچەر لە چێە نەما مەسەڕەوەند ئللا ئەگە بە خۆمان ئەمە دەمانزانی ئەوانە لە چێنە ئەگە بچی بینەکنیان لەخۆ بە هیچ شێوەیەک ئەمە ڕێخستنەکانی خۆمانمان لە بۆیان ئاشکرا نەکرد بوو برین ئەو مارا تەنزیمە و بڕۆ ئەوەیە بڕۆ ئەوێ خۆی لینکەکە لە بینی ئەم مەفرەزێ و ئەوەی کە هەندێک لە ڕێخستنەکانیش پێوە بوون و توش بوون بەهۆی کاک یەحیا و کاک عەبدوڵڵا و خۆیان لە ڕێخستنەکان بەس عەبدوڵڵا و یەحیا توش بوون کەسکە توش نەبوو بە قەزەی مەموویەوە ئەو سەید عەلی و سەید شێرزاد ملتحق بوون التحاقیان کرد بوونە پێشمەرگی ئەوان ئەوە ئازانم وایە لەخۆ تەنزیمات کەس توش نەبوو لە ڕێخستنەکانیمە ئەو کاتی لە ڕێخستن بەس ئەو دوو کەسەجی بەس ئەو دوو کەسەجی ئەوانش کەسیان نەدەناسی لە ڕێخستن ئێستا خەڵک هەتا لەم ئەڵقانی پێشوو لە کۆمنتە نووسن ئەمە چۆن ڕێخستنێکە و ئەم ڕێخستنە زۆر فشاڵ بووە و چۆن حیزب بووە بێ و یعنی پێم وایە تێکەڵیەک دروست بوو لەوەی کە خەڵک تەسەوریان وایە هەموو ڕێخستنی حیزبی شیوعی هەر بەو جۆرە بۆ کە وەکو شەید داود و شەید بڕیار و کە زۆر پابەند نەبوون و چوونەتە ناو خەڵک و پێشمەرگە بوون و بە ئاشکرا خۆیان دەرخستووە و ئەوان هەندە عائیلە هەبووە چوونەکنا وەک خزم چوونەکنیان یعنی وەک برادر چوونەکرا ئەو عائیلە نانگوتی ئەمە خۆشحاڵینە کە علاقی تەنزیمیمان هەیە و ڕێخستن بەو شێوە بووە یعنی بەس ئەوان کە چوونە ئەو مارانە بەو شێوەی چوونە بەس هەندە شوێن هەبوو چوو بوونێ
کە چوبوونەوە ئەو مارانە شیت ئەوەشان مشکلەشان و دروست نەبوو برین لە کاتی ئەوانە جیران. باشە کاک ئارام تۆ وتت ئێوە تانزانی کە ئەم کەسە مەمۆ لینکی لەگەڵ ئەمن هەیە ئەتانزانی وایە؟ ئەمن ڕۆژێک لە ڕۆناشی بووم دەچوومە منکاوەی بە منکاوەی دەچوومە و هەتو دوی بە پێیان شەو تەبان شەوە بە ڕۆژ دەرهاتنمان نەبوو بە کۆرانەشیدا ڕۆشتن تووشی برادرێکی بوو عایلەت شوێی بوون سری وەرگر بوو لە مەلاغزێری گوتی وەرە 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 باش بۆ توم دیت گوتە من گوتی بێغبار لۆ بکرە من تاتێ یەکەم چار گوتم لۆ گوتی وەرە مەمۆ پەیوەندی لەگە ئەمن هەیە مەلاغزێر بە منی گوتیە فران ئەگەر ئەتوو هەر یەکت لەوانە دیدیان خەبەرێک بەواسە یەکەکی بنێرە مەمۆ ئەمنە و لەگەر ئەمنە. ئەوە چه خەبەری نردوو مەلاغزێر کە مستەشار بوو مستەشار بوو مەلاغزێر گوتبووی بۆ کوڕێک و کوڕەکە ئەمر سریە بوو لە کنار برادەراتی و خزماتیشیان هەبوو خەرکی منتقەی پێکەوە بوون گوتی پێ گوتیمە ئەوە ڕجال لە یەکەم بە شەید عەباسی برێ نەکات خوونیکەی بە عەباسی برێ گوتی نەکات خوونی مەمۆ بکەوی بۆ ئەو مستەشارە شوێزانی کە ئەم پێشمەرگانە ناو شارن دیارە هەموو کە زانی خەڵک زۆر زانی بوو نارم کە دەنگۆ بڵاو بۆ ئەوانە ئەوە فراندێکی خەڵکی دیش دیتیکی خەبەرگەیتە مەلاغزێرش کو عەباس بە حوکمی ئەوەی خەڵکی چۆمە زەردەرەی بوون ئەوانە و لە هەفتاون و ئەوانە لە مەفرەزە سەرەتاییەکانی بەستی شرغەی بووە مەلاغزێر هەینی پێشمەرگە بووە ئیترا من هەسان هاتمەوە لەو ماری چوومێ هەسام نامەکەم نووسی ماوەسەر ڕەوەند و کۆچەر ئەو کاتی چوبنەوە سەرێ چوبنەوە بارزان نامەکی زۆر توندی بنووسی دەرێم لە نامەکەی دەرم فران بە ڕەمز نووسی بووم پێمی گوتیە مەلاغزێر گوتیکی ئەو مەمۆیە ئەمنە لە ئەمن بەخۆم دیکیتم علاقەی هەیە ڕجاتان لە یەکەم وریای بن لۆیە داواتان یەکەم بە زووترین کات ئەو مەفرزەی سەحب بکەنەوە ئەگە سەحبی ناکەنەوە ینی نارتان لە بۆ ئەعدامکردنی و دەکوژێنەوانە هەر هەمیان ئیتر کە مامۆستا ڕەوەندی و کۆچەراتەوە گوتی نامەکی زۆر توند نووسی بوو ئەوە کرد ئەوە کرد گوتم ئاخ کاکە ئەوە بە خۆت ببینە ئەوە برای منە پێرم کاکە ئەوە ئەمنە بەجێم ناکاتن شەی سەربازێرم پێکەنی دەرێ کاکە ئەنگۆ دەتانەوەی بە خۆتان لەناو شاری بن جاویستم پرسیاری ئەوە لێفم کاگەرم ئەسا ئەم شەی داود برا بچووکی ئەوە مەڵێ ئەتۆ ئاوایان ئەم شتانەتان نەزانی هەر وەکو براش نەوەکو ئەندامی ڕێخستن و یەک حیزب بوو ئەوانە هیچ تەحزیرە دای بڵێ ئەم پیاوە پێمان گوتن ئەوان هەر گوتیان ئەو ڕۆ سبەی دەڕۆینەوە باران بوو بارانی بەسەداهات مەمۆ دەمان باتەوە ئەوە دەبا لۆ نمونەیانی ئەو برادرانەی دی چوبنە کەوڕەبەن و ئەو لای لقەکەی خۆشناوەتی مەفرزەکەی دی چوبنە سەیدان بەڕانەتی یعنی هەندە نمایە بڕۆن بۆ بیارێ مەلۆ نەچینەوە شاری مەمۆ بە تورمێری دەمان بە یعنی هەموو گەنج بوو خیبریان نەبوو برین کاکە پێمان گوتن کاکە ئەوە ئەمنە بەخۆی لە عایلەت شوعی بوون ئەوانە داوانزانی مەمۆ حیزب وەختی خۆی دەری کردیە بۆ دوای وەری نەگرتەوە هەموو شتەکانیان دەزانی ئێهمال بوون یعنی زە ئێهمالەتی خۆیان بوو کاگەرە مەڵێن هەر بە ئاشکراش دەمانچەی هەڵەگرتەوە نەبوو مەسەن بیشارێتەوە یان شتیوە ینی بە ئاشکرا دەمانچەی پێ بوو بەناو هەولێرا سوڕاوە توتی من وەرەقەی فڵانم پێ ئەمەسی مستەشارێکەکە ئەمن بە حکمی ئەوەی مەمۆم یەک جار لە ماری ئەوەی دیت شەید پێشڕەوی ئێوارەك چوو نوێندەرێ لەگە مامەستا ڕەوەندی مەمۆ لەوێندەرێ بوو ئەم پەیوەندی بە هیچ شێوەیەک لەگەری نەبوو تەدەخولم نەدەکرد یان مامەستا پێشڕەویشیە ناسی پێشڕەویشی دەناسی ئەوە ئەمن لە ماری شەید بڕیاری دەرێم لەگە مامەستا ڕەوەندی چوو نوێندەرێ مەمۆش لەوێندەرێ بوو بڕیار لێ بوو داوت لێ بوو سەرباز لێ بوو بسێ جاران چوە دەرێ هاتەوە هەتا یعنی گومانی ئەوەمان لێ کرد کە ڕۆژکینە من مامەستا ڕەوەند گوتمان مەمۆ گیر نەبوو لۆ ئەوەی کرد و ئەو هاکردەوە کرد گوتمان ئەم نەکە مامەستا ڕەوەند گوت کاکە ئەو بە عەباسم گوت لە پێشە تو
عباس دەرێ هەر دەرێ التزام ناکا کە بگەڕێنەوە. تۆقعتان نەبوو بەڵایەکیەوە گەورەتان بەسەرهێنێ؟ پێمان گوتنەوە گوتمان کاکە تەسمیلی ئەو نووی دەکات دەوپوشن ئەوانش گەنج بوون خینگەرم بوون داگوت شەڕ دەکەین نازانی بۆ شێوە بە بیستی مخدیر و ئەو بۆ شێوەی تەسمیلی ئەمنیانەکە. کەواتە نامەیەک نییە کە ئەم گەنجانە هەر بە دەمی داوایان کردبوو کە ئێمە پێویستمان بە مەمۆیە و حتمما وتویانە ئێمە دێرە ناو هەولێر و ئیشەکەین بەڵام پێویستمان بەم پیاوە هەیە بۆی ئیشەکانمان بکەین لە بەرەوەی لە بۆ تەنەقل ئاساکاریمان لە بۆ بکات و بۆ ئەوەی بەو شێوەی نامەیەکی نووسراو نییە کە نامیان نووسی بێ یان شتێکی وە شتیوانە بۆ ینی برێن نامیان نووسی ببرێن ئەمە ئەوە دەبینەوە نییە شتیوە. کاک ئارام قەزەیەکی تر هەیە ئەو بەسە باسی ئەو ملازم ئارامەمان کرد پێشەوەی ئەم کارە ساتە گەورەیە ڕووبدا ئەو ملازم ئارامە ئەویش بەجیا دێتە هەولێر پەیوەندیە کات بەم مەفرەزەیەوە پێیان وتون کە بڕۆ لەگەڵ ئەو مەفرەزەیە هاوکاری بکە لەگەڵ شەید داودی برات ئەچن چالاکیەک بکەن کاگەحیا باسێکات ئەکەونە کەمینێکەوە لەوێ ئەو ئارامە شەی دەبێ. بەڵێ ئێوە وەکو ڕێخستن هیچ لێکۆڵینەوەتان نەکرد بەن ئەم خەبەرە چۆن بەڵاو بۆتەوە چۆن یانیەوە هەر ئاگاتان لێ نەبوو لەم ئاگاداری وەکی من وەک شخصی خۆم ئاگادارم کەم لازم ئارام هاتە شاری ئەوە پەیوەندی بۆ مەفرەزەوە کرد ئەوانە بەتەما بوو ملازم ئارام گوتی 3 بۆ سۆنی هەبووی ساڕۆخ بە ئارپێچدا بە تۆقیچدا دەندراوە على ئەساس سیارەك پیاکان ناو لایتەکەی سیارەکە دانێ ناو لایتی سیارەکەی بە تۆقیت کۆرانێک هەیە بینی دوکانەکان و بینایە قایمقامیەتی ئێستاکە قایمقامیەتی ئێرە محافزەی هەولێرێ سارەکەی بن بە ئیتیجاهی ژووری محافزی دابنێ بە تۆقیت دابنێ کە محافز دێتن لە سعات ئەوەندا 8 و ئەوە ڕەسەم تەقی و لە بۆ ژوورەکەی کە لە بۆ ژوورەکەی بتەقتەوە دیارە دوایەکە ئەم یەک لەوانە پێم بوو کاکە تو دەچێوێن دەرێکە ئەو لا مدیریت شرتەیە هەینە مدیریت شرتە بوو ئەو لا مدیریتی ئەمنە دەچێ خوارێ ئەتو سیارەك لێ ڕادەگری نارن ئەو سیارە چییە تێیەکە خەتەرە دوایە معدل ئەمن هاتچێ لە منتقەیەکە کەلچی نییە گوتم ئەو ئیشەی لە جێ خۆت دەرینە نەیکەی ئیتر ئەو ئیشیان بەجی هێش نەیکرد وازینە یارم پاشیمە ئاگە خەبەریمان نەدایە دەچی ئەوە لەکن مەمۆش دیارە باز دەکەن مەمۆ لەگەریان دەبی کە TNT دەبین و ئەوها دەکەین و ئەوها دەکەین لە من قسار دێن ئەو کاتش کتار حتادی دێنا و چەکی دێنا و جارۆ دەبابەی دێنا و مەدفەعی دێنا لە هەولێرێ دەیبردیان لەو لای ڕادەهێنا لە هەولێرێ ئیشی ئەوە بوو قەتاریش ئیشی مەدەنی نەبوو نا نەفەراتی نەبوو ئەوەی نەبوو بەس ئیتر دوای ئێوە هیچ وەکو کادرەکانی ڕێخستن پێمان گوتمان مەمۆیە ئەوەی اخباریە کردیە وتمان مەمۆیە کاکە ئەنگۆ ئەو کوڕە لەگەرتانە ئەوە اخباری دەکاتر بۆتیان دیسان گۆ هیناتانەوە سەر مەمۆی ئەوە کاکە مەمۆیە قەنەعات بکە ئەو کابرا و تاوانبارە ئەوە بەجیان لەکردی من حاصل من ینی تەفسیری منەوەیە کە مەمۆلەوان بە تەمەنتر بوو بە تەمەن بۆ دی دەورەی تحاسوەتی بووە دەورەی تحاسوەتی دیت بوو چووە لەیەکی سۆڤێت 2 ساڵ خوێندێتی ئەمانەش لە چاوەوە مناڵ بوون و بەبوون و خەڵکی هەولێر بوون و شوێنیان نەبینی و هەرم گەڕەکە هەژارانەی هەولێر و تەوە ئەوەندە تەسیری لێ کردوون لە ئەو ئەمانی بەکارێنەوە بۆی بگەڕێتەوە ناو حیزب گەروانە بۆە نانهێش بێ خۆی من بیستمە ڕێمەند لە بەرزان زۆر سوڕاوەتەوە کەس وەری نەگرتەوە نانا وەریان نەگرت لە بارزانە بە هیچ شێوەیە قبولی نەبوو حزب قبولی نەبوو لە بارزە هەر گوتیان نابی لێرە بمینێتن بە هیچ شێوەیەک بەس ژنەکەشی دەوری هەبووە لەو ئیشێ زۆر شت هەبووە خێزانەکەی هاوکاری کردیە زۆربەی شتی خێزانەکەی هاوکاری کردیە لە عملیەکە ممکن نییە ئاگادار نەبوو بێ ینی ڕێتێ ناچێ ئاگادار بووە
فایلی هەیە ینی خۆت هیچت بینی من نەمدیت بەس ئەو برادرانەی هۆگر خاری پەیمان عومەری گۆرانی بێ گۆرانی بێ پاش ئەوەی کامەگەڕاینەوە سەرێوتینەشکا من هاتمەوە شاری هۆگر هات بۆ مەسوولی هەولێرێ لە ئیتحاد سۆڤێتی بۆ 1970 چوو بە ئیتحاد سۆڤێتی هاتەوە شاخ لە شاخ هاتە ناو هەولێرێ ئەو بۆ مەسوولی هەولێر ساڵی چەند 86 برین دوای کارەسات دوای کارەساتەکەی لە ئینتفازەی برین ئەو عاجزانە بوو ئەوە بوو گوتی ئەوە فایلی هەبووە چیژۆی ژنی مەمۆش ئەیش هەر ئەمن بوو متبینی ئەمن بوو گوتی باشە دوای ئەوەی کە ئەم برادرانە بەم جۆرە گیران ئەو ئیتر دوایی کەوتنە سۆراخی ئەوەی کە چیان لێ هاتوو چیان بەسەر هاتوو کاک یەحیا باسێکا کە ئیتر چوو ماڵی مەمۆ و پرسیاری کردو و مەمۆ خۆی پیشاندا و فترێکی پێش چووە ئەمە هەتا ئاخر جار ئیتر ژنەکەی مەمۆ کاک یەحیا بات بۆ تەیراوە وابزان بۆ ماڵی ڕەشۆی بۆ مار ڕەشۆی برای مزگەفتی سپی ئەیباتە ئەوێ لەوێ شەو مەمۆ بینێ مۆعیدێکی بۆ دانێ ئەڵێ وەرە لای نیوستی ئەدبم بۆ لای جەماعەت ئەمە پێمان گوت نەچی یامان گوت نەچی برام لە دوو مەمۆی ئەمنو مامەسا ڕەوەن چین پێکەوە پێمان گۆ کاکە مەمۆ ئەمنە درۆیەکە هەر قسەک برێتن درۆیە ئەو خەڵکانەی کە تەمینی ئەمن بوون ینی حتا نەناو حیزبەکانی تریش خەڵک هەموو دیعایان کرد داود و سەربازمان لە سووسێ دیت لەگە شاخەوانەوە دەستی لە سەرنی دانابوون دەچوونە مەکتەبەکەی سووسێ فران لە فرانزێ دیکیکی لەگەر یەکێتی بووینە فران دیکیکی گویتان کاکە ئەمە دەچینەکەم بەها ئەدن نووری ئەو دیعاهشت و بڵاو بووە ئەو دەنگ و ئەوانەش بڵاو بووە حتا داکم زۆر جێی کرد بوو ئەوەی کرد چوونەکە شاخەوانی ڕەحمەت بی سەرتی پێی دەشتە هەولێرێ بووی شاخەوان عەباسی بەڵێ یەکێتی کەشەی بۆت بووی قەنەعات بکە ئەمن داوت برادرم بۆ سەرباز ئەوانە هەموو پێشمەرکان دەناسن ئەوانە نەهاتینە ئێرە ئەوانە لە ئەمنن کۆدبی داکم پێ گۆبی ئارامانش دەرێن ئەوانە مەمۆ تەسمیلی ئەمنی کردینە و ژیرانە بەس قەنەعات ناکەن ئەمە باوەڕ ناکەن مەمۆ ئەوی شێ کردی یەحیا چووە قەرەداغ و لەوێن دەرێکە کاغەزی دابە لەوێن دەرێ لازم نازانم چێ ملازم عومەر ئەوانە دیتی بیان گومە کاکە ئەوانە جیرانە نهاتنەکەنەمە قەنەعات بکەن نهاتنەکەنەمە کە ئەوانە بوو ئێوە ئیتر ئەمە متەکید بوون یعنی لە بۆ ئەوەی کە ئەو ڕۆژی برێن بۆ هێشتت کاک یەحیا بڕا بۆ ئەو مۆعیدە و بیگرن گوتی هەردەچن برام مەچ ئەو من مامەستاڕەوەت نمایە ئێستاکە پێما گۆ کاکە نەچی گوتی هەردەچن ئەخر کاک یەحیا ئەڵێ 300 دیناریشان دامی وتیان ئەوە بدە جەماعەت مامەستا شەید کۆچەردایکیە ئەم ئاگامان لەوەی نەبووە ئەم مامەستاڕەوەت ئاگامان لێ نەبووە بەس مامەستا کۆچەر بەخۆی یعنی متەکید بوو کە مەمۆ ئەمنە وەختی خۆی چۆن قەنەعەتی هات پاریان داتێ وایزانی بوو بەڕاستیان کاک یەحیا با بۆ لای جەماعەت من پێم گوتم چکو با ئەوەکەی بێمەوە سەر بیاتکەی ئەو ڕۆژی پرین کە ئەوانە ڕۆژ تەسمیل ئەمن کران ئەمن لە 92 بوو هاتم بچمە عەدالەی شوێنم هەبوو لە عەدالەی بچمە وێندەرێ گەیشتمە کن اتحاد طەلەبە و شەبابی کن مەڕبەندی ئێستاکە لەسەری کۆرانەکەی نیوەم بڕی بیانە بۆ تەقەن ناو عەدالەی گەڕامەوە هاتم مسکەفتی عازی های بە کۆرانە شێوە تەسک بوو دا ڕۆشتم ئەو جێ 100 مەتری معمەلی ماری سەید تاجی لێ بوو ئەوێندەرێ هەموو چەگل ئەوە بوو لە کۆرانەکەی ڕۆشتم ئافرەتێک لە دەرکەی ڕاوەستا بوو بە پێشدا ڕەت بووم گوتی وەرە بەمنی گوت چێوە دەستی گوتم دەچمەوە مارێ گوتی وەرە ماری چێ بەمنی گوت وەرە بگەڕێەوە گوتم لەو بگەڕێمەوە خوشی من گوتی سەر ئەو چەگرەی لە ئێوارەوە هەموو ئەمنە
وەرە نەڕۆی وتی نامناسی ژنەکە وتم ناوەڵ وتی ئەمداچ مستەفا گەرمیانیمە مستەفا گەرمیانی لەلقی گەرمیان بوو پێشمەرگەی حزب بوو لەگە شاخەوان عەساری ئەوانە بوو وتی ئەمداچ مستەفا گەرمیانیمە وتی تم چەند جار دیکە دی لە پشت ئاشان و لە مەفرەزەکان تشتگوێ ئەوانە وتی تم دیکە وڵایە ئیدی گەڕامەوە لە ماریوان بوو شەوەکەی بەیانیەکەی ڕۆشتم چوومە 92 ئەوەی منتکاوەی ماری هاوڕێیانی تری خۆمان کە خستنەکانە بوو لێ وتم ئەو شتەقەی زۆر کرا لە عەدالەی تاقیب بکەم زانە چییە چون تاقیبیان کە هاتنەوە وتیان کاکە دەرین جەماعەتی سۆشیالیست ئەو شو کەچینە کەمینی لە عەدالەی مەفرەزەی سۆشیالیست کە کەمینی لە وێندرێکە وتم ئەمە نازانین نەمزانێ مەفرەزەی سۆشیالیست لێرە بێ وتی لۆ هاوڕێیان خۆمان لێرن لە ناو شاری وتم مەفرەزەکمان لێرە بوو وتم نەخۆ ئەوان بێ وتی نە دەرین سۆشیالیست بووە ئیدی هاتنەوە لەگە مامۆستا ڕەوەندوان باسم کرد مامۆستا ڕەوەندوان تاقیبیمان کرد ئەوە گوتیان بزانین مەفرەزە گوتیان ڕۆیشتینە بەچێدا ڕۆیشتینە گوتیان بەلای مسگەفت سپی و لای تەیراوەی لەو لای ڕۆیشتینە ناگوتینە عەدالە شێوەیە باشەکە گەرم زۆر شتی ترمەوە باسی بکەین ئەمە هەڵەگرین بۆ ئەڵلقەی داهاتوو کاتێکی خۆش بۆ هەموو لایەک تا ئەڵلقەیەکی